6 دەفتەری ڕۆیشتە 50 دەفتەر ڕۆیشتە 40 دەفتەری ڕۆیشتە بە لە هەموو شتەکانی ئەو شەوەی کە سەعات 12 هەر کەسە و پۆستەری خۆی لێ نەبێ وازان کە هیچی نەکردێ مادەم بە فریای یەکەم ڕۆژ و یەکەم چرکە و یەکەم زەنگ نەکرد جیهازەکەمان تاکە جیهازە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم خێرایە هەم کوالیتێکی زۆر بەرزیەیە و قابلیتێکی باشی هەیە شەو ڕۆژ ئیش دەکەین لەوەی فریای هەمووان کەتینەوە ئێستاش کاکسەفین و هیچی دیکەمانمە لە بۆ ئێوارە هەمووی خلاص دەکەین باش هەر نەفەرەشیش دێتە لایمە یەک شتمان زۆر جوانە جاری یەکەم دێ سەلام عەلەیک جاری دوم هەتا بنەبانی دەڕوا بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکەن سڵاوتان لێ بێت ئەم شەو بە دیاریکراوی کاتژمێر 12 ئەم شەو پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق دەست پێ دەکاتن من بۆ ئەمە بەستا هاتوومەتە لای یەکێک لە چاپخانەکان لە شاری هەولێر بۆ ئەوەی بزانم ئامادەکاری بەربژێرەکان چۆنە و چۆن فلێکس و پۆستەرەکانی خۆیان بۆ ڕیکلامی بانگەشەی هەڵبژاردن ئامادە دەکەن و من بۆ ئەمە بەستە گفتوگۆ لەگەڵ کاک عومەر زۆر باش سەرۆکی کۆمەڵی چاپخانەکانی کوردستان دەکەم کاک عومەر سڵاوت بێ جەنابتان زۆر بەخێر بێن خۆشحاڵم لەم دەرفەتەدا دەبینم پێم بڵێ ئامادەکاری بەربژێرەکان چۆنە چۆن بەڕێوە دەچێت خۆی ئەمە هەموو ساڵی پلانێکی جوان دادنێن بە پێی داواکاری بە پێی سیستەمەکان بەڵام ئەو جارێ کاتی لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن گۆڕانکاری لە ئەوەکان کرا لە ڕۆژەکە کرا ئاستەنگەشی دروست کرد لۆدەکە کەتە سەرمان زیاتر بەس لەبەر ئەوەی کە ئێمە جیهازەکەمان توانایکی زۆر ڕادەبەدەری هەیە توانیمان ئەو فەراغای ئینۆ ڕۆژەم بکەینە ڕۆژێک ئیشی هەمووشیان جێبەجێ بکەین ئەوە باش بوو باسی گۆڕانکاریت کرد لە کاتی بانگەشەی هەڵبژاردن و بەڕێوە چوونی هەڵبژاردن پێم بڵێ ئەو ئاستەنگانە چی بوون کە ڕوبەڕووی ئێوە بوونەوە لە کاتی گۆڕانکاری لە وادەی هەڵبژاردن ئێوە چۆن توانیتانە ئەپرۆسەکە کۆنتترۆل بەڵێ ئەمە مەسەرەن دەکاندیدت لەلایە ئەو دەکاندیدی دابش دەکەی ڕۆژێ چەند دەتوانی تەغزیان بکەین تەجیزیان بکەیت کاتی دە ڕۆژ هاتە پێش ینی هەمووی کەتە ڕۆژەچی دەبێت تو چ بکەیت پلانەکان هەمووی هەروەشێنیوە پلانەشی دیکە دابنێەوەی فریای هەموو بکەچووکە ئەو شەوەی کە سەعات 12 هەر کەسە و پۆستەری خۆی لێ نەبێ وازان کە هیچی نەکردێ مادەم بە فریای یەکەم ڕۆژ و یەکەم چرکە و یەکەم زەنگ نەکرد ئەوجا لەبەر ئەوە مەتوانیمان کۆنتترۆلی وەزعەکە بکەین شەو ڕۆژ ئیش دەکەین لەوەی فریای هەمووان کەتینەوە ئێستاش کاکسەفین و هیچی دیکەمانمە لە بۆ ئێوارە هەمووی خلاص دەکەین باسی کاکسەفینت کرد من دەبینم لێرە سەفین یاسین سەرۆکی یانەی هەولێر بەربژێرە بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق چۆن بوو بڕیاریدا بێتە لای ئێوە لێرە پۆستەر و فلێکسەکانی خۆی سام طبعاً هەر کەسەشی کە ئەوانەی بربژێرن کاندیدەکان ئاسان نین پرسیاری هەموو شوێنەکان دەکەن هەمویان دەستنیشان دەکەن بڕۆ لای زۆر باش لە شادی لەبەرەوەی جیهازەکەمان تاکە جیهازە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم خێرایە هەم کوالیتێکی زۆر بەرزیەیە و قابلیتێکی باشی هەیە لەبەرەوە ئەمە نەدەترسێن لە ئیش نەم پەچیشمان دەکەوی مواد و شتەکان و کاڵەکانیش هەمووی هەر بە خۆمان دەینین لە بازار ناکرێت ئەم هەڵبژاردنە چ جیاوازی هەیە لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو زۆر جیاوازە هەڵبژاردننی پەرلەمانی بەغدا لەگەر پەرلەمانی کوردستان بربژێرەکان زیاترن و تەڵەبیاتیش زیاترە و لە بۆ بەغدا کەمترن ئیشەکان کەمترن بەڵام سنووردارترە ماکومەر پێم بڵێ بە حکمەوەی تۆ دەمێکە لە نێو پرۆسەکە و ئیشەکە دای چکاندی دەگۆنە چ بەربژێرێک پارەیەکی یەکجار زۆری خەرج کردووە تاوەکو زۆرترین فلێکس چاوکاری یاخودنەوە بەربژێرێک چەندی بڕە پارە ئەمە ناوی کەس نانین بەڵام خەڵکمان لەلا بووە هەتا 6 دەفتەری ڕۆیشتە 6 دەفتەری ڕۆیشتە 50 دەفتەر ڕۆیشتە 40 دەفتەری ڕۆیشتە بە لە هەموو شتەکانی هەشمان بووە بە 30 وەرەقە 30 وەرەقە ئیشەکانی خۆی کردیە دەمێنێتەوە سەر ئەو کەسانێک کە علاقاتی بەرفرەوانیان هەیە لەگەر ئەو کەسانەی ئیمکانەتیان باشترە لەگەر ئەو کەسانەی کە شوێنەکانیان دیاری کراوە مەسەڵەن بربژێرمان هەیە لە هەموو بەشەکانی کوردستان خزمەتی هەیە ئیشکردنی هەیە خەڵک دەناسی تێکەراتی هەیە پێویستی هەیە بچی ئەو شوێنانە هەموو ئاگادار بکاتەوە ناوی فلانە کەس بووە ژمارەی ئەوەندا خۆی مهمەتی پۆستەرەکە
ئێستا لە هات پۆستەرەشی دەیبینی دەرەی ئەوە ناوەکە عمەر زۆر باش ئەوە خەڵک دەیناسی بەڵام ژمارەکەی بووە برێن یەک بۆ دوو بووە سێ ئەتو دەبێ ئەو ڕسمەی بناسیێنی بەو ژمارەیە چونکە لە لیستی هەڵبژاردن ژمارەکەیە نەک ناوەکە بڵێ باش مام عومەر بە حکمی ئەوەی ئەم شەو کاتژمێر 12 ئەم شەو پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکات ئەمە فشاری لەسەر خۆت و کارمەندەکانت لێرە دروست نەکردووە ئەمە ڕەهاتین لەبەرەوەی بەرگەی ساردی و گەرمیش دەگرین گورجی باران دیتەینە شتەکانی خۆمان هەموو کۆنتترۆل کردیان لەوانەیە ئەمە لە بۆ مەغریبێ هەموو شتەکانمان کۆتایی پێی نابی لەبەرەوەی کردمانە شەفتی شەو ڕۆژ بەبێ کوژانەوە جیاز ناکوژێتەوە شەو ڕۆژ کارمەندەکاتان لێرە دوو تایم دیشنەکەن بەڵێ دوو تایم هەندێک دەبنە سێ تایم ینی جیهاز ناکوژێتەوە باش مام عومەر پێم بڵێ ئەو جیازاتانە ئێوە هەنە باسی گرنگەکەیانت کرد لە چ وڵاتێکەوە هاتوو لە چێ ئێوە هێناوتانە بۆچی تەنیا لای ئێوە هەیە ئەمە گەڕیدەی وڵاتانی گەڕیدەی شارەزایمان لە تەکنۆلۆجیا هەیە لەگەر کاکساپوچی ئەوە لێرە سێ سەفەرم پێکەوە سەفەری سینما کردێ چونێ ناو زەخمترین شەریکاتەکان کاک چابوو تەمشای دەکەین خاوەن پێداویستی تایبەتە ولاشی ئەو لە جادەی سوال دەکە بەس ئەو لێرە کە سایتێکی دروست کردیە مهندسی ئەلکترۆنیە مهندسی بەرمەجەیە هەموو ئیشە ئەلکترۆنیەکان و پوختەکان بەخۆی دەیکە بە تاقتنێ کەواتە ئەمە جگە لەوەی کەسێکی تەواو ئەو دوو جاران دەستخۆشی لێ دەکەین دوو جار پیرۆزبای لێ دەکەن دوو جار چاوی ماز دەکەین باش ڕۆڵی کارمەندەکانت چۆن دەبینیت لێرە چۆن هاوکارت ئەمە لێرە کارمەندمان نییە هەم ئەوەی پێکاتین هەمووی خێزانە هەمووی خێزانە هەر نەفرەشیش دێتە لایمە یەک شتمان زۆر جوانە جاری یەکەم دێ سەلام عەلەیک جاری دوم هەتا بنەبانی دەڕوا ینی جەوەکی زۆر زۆر کراوەمان هەیە جەوەکی فامیلیمان هەیە لەبەر ئەوەی ئەمە بەخۆم بەو تەمانەی ڕێز لە مندارش بچکە دەگرم لەبەری دەچەمێنەوە ئێستانیش ئەو ڕۆژ ژیان چییە سروشتی زیان ڕێزگرتنە باش مام عومەر پێم بڵێ هیچ هەوڵەکە بۆ لەلایەنی لایەنە پەیوەندیدارەکان بۆ نمونە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن تەنیا لێک شوێندا ئەبوون نە بەربژێرەکان پۆستەر و فلێکسەکانی خۆیان چاپ بکەن یا ئەوە هەبووە ئێستا حکومەت حزب لە بۆ هەر کاندیدەک هەندێک فلێکسی دروست دەکا بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە لەسەر سیستەمێکی زانستی نییە ئەو سیستەمە زانستیە بڕۆ فلێکسەکانی چاپخانەکان ببینە لەگەر ئەو فلێکسی کە حزبیان حکومەت دەیکاتە فەرقی عەرد و ئاسمانی هەیە چونکە زانستیەکە چییە لێرە بە ئەمن ئەو گلەییە بکەم لەو کەسانی کە بەرپرسی ئەو لێژنانە لە بۆ دانانی دەگەڕێن 37 فەقەرەیە دەرێ ئەوتو لەو فەقەرەی کەمترین سعر گریمان ئەمن دەمەوێت ئەو فەقەرەی بە 20 سنت زەرەر لێ بدەم هەتا لە فەقەرەکەی دی 30 سنتم پێ بڕێ ینی پرۆسی ئیشەکە وەربگری دەرێنە ئەوان کە نادەنێ بەس ئەوە دەدەنێ سەمەتەوە خەڵکردن سەوەی زەرمەند بووە نابی ئەو پێوەرە بکرێ چونکە ئەو جیازە تو بە 6 دەفتەر دەیکڕی ئەدی مەسرەفت ئەدی خەرجیت کارەبات کارمەندت ئەو هەم گەنجە جوانە نا حسابی ئەوشتانە ناکرێت تو حسابی ئەوەی دەکەی من بەمایی خۆم ئیشێ بکەم بەمایی خۆم ئیش ناکەم بە زەرەر ئیش ناکەم لەبەرچی ئیجبارم دەکەی من بە زەرەر ئیش بکەم بەعکسەوە دەبی هانم بدەیت لە زیاتی 200 دانە لە بۆ بربژێرش 500 دانی لو بکە بەڵام وە بکە کوڕە هەژارە کە ئیشی لەسا ئیشەیە ڕزقی لەسەر ئەو ڕزقەیە لە زاخۆی هەتا هەڵە بجێ بە هەمووان بە ئیش بن تەندەرلۆ بدرێتە دوو کەس ئەمە زۆرمان هەوڵ دەکا کە کۆمەڵی چاپخانەکانمان هەیە 6400 شوێنی چاپمان هەیە لە زاخۆی هەتا هەڵە بجە کەلاور و گەرمیان بەسارە و دوو مانجی بەس داتامان کردیە لۆ نەدرێتە کۆمەڵی لۆ کۆمەڵە تێدا بەشدار نەبی هەتا بیدێنێ هەمووان کوڕەفەقیر و دەوڵەمەند وچی مردنی هەمیان بێکسانی وەری بگرن پرسیارێکی دیکەم هەیە لە ڕۆژانی بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردن ئێوە بەردەوام دەبن لە چاپکردنی فلێکس و پۆستەرەکان ئەمە هەتا ئەخر ڕۆژی پێویستی بەردەوام دەبێت لەبارەوەی ئەمە وعدەکماندایە هەر کاندیدش دێتە لایمە دەرین بەجێت نایەڵین بەجێت نارن هەموو ئیشەکان لۆ دەکەین هەتا دقەی ئاخیری و ئامادەشین وەشمان کردێت چەندی ساڵە و ئەمە کاندیدی خۆمان قەت بەجێ نێشتیا ئەوەی دەدڕێ ئەوەی دەبندەیبان بەردەبتۆ نەزەم شتە گررودا یەکسەر بەڵێ بەڵێ یەکسەر کە هەتا ئەو تەلەفۆن دەکات جاری وایە مشەوەشە شوێنێک لە بیر کرایە هەتا ئەو تەلەفۆن دەکە مە بە 4 دقە تۆ بەچ لێ دەین ئەوانی دیکە لەوانەیە بە 2 ساعت تۆ بەچ پێرە نادرێ
ئەنی فەرق لەسەر پێشکەوتنی جیازەکە لەبەرەوە ناترسێن لە ئیشکردن دەرێن ستان دوێ باویت دەستەکان قوربانی زۆر باش خۆشحاڵم. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کا دەیبینن لێرەدا بەم شێوەیە فلێکس و پۆستەرەکان بۆ کاتی بانگەشەی بەڕێوە چوونی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن ئامادە دەکرێت وەکو دەیبینن ئەم ئامێرانە تەنیا لە هەرێمی کوردستانێ وەکو کاک عومەر زۆر باش ئاماژەی پێدا سەرۆکی کۆمەڵی چاپخانەکانی کوردستان تەنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەرێمی کوردستان ئامێرێکی لەم شێوەیە پێشکەوتوو هەیە کە دەتوانێت بە ماوەیەکی کەم بە خێرایی وەک خۆی دەڵێت تەنیا بە 4 خولەک ستۆپێک کە 150 مەترە فلێکس و پۆستەر ڕیکلامی بربژێرەکان ئامادە بکات. وا دیارە ئەم شەو کاتژمێر 12 ئەم شەو پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکاتن و بربژێرەکان لە چەندین چاپخانەی جیاواز و یەکێک لەم چاپخانانە چاپخانەکەی مام عومەر زۆر باشە خۆیان ئامادە دەکەن پۆستەر و فلێکسەکانی خۆیان ئامادە دەکەن تاوەکو بەشدار بن لە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق.